يعني ليرة كاندا أوي كما تاريخ ما خوێندوتەوە حەزرەتی نوح ئەوەلی کە دابەزی وەستەوەت على الجودی لەسەر شێوی جوودێ دوای هاتن دێیان لە گوندی هەشتێ دروست کرد لەسەر شاخی شێوی جوودێ ئەمن چووم ئەو جا دوای قەڵەباڵغی پێخۆش نەبوو پاشبینێکی کە قەڵەباڵغ بوونەوە نەتیجە پەیدا بوو هاتە خوارێ دەیەکی دروست کرد بە ناوی گوندی حەزرەتی نوح گوندی نوح اینجا ئێستا ئەو شەرنەخە شەرنەحە شار نوحە تێگەیشتی شاری نوحیە حەزرەتی نوح لەوێ ئەوەلی ئاوەدانی کردەوە وەکو دێ دوایش کە زۆر قەڵەباڵغ بوو دووبارە لەبەرەوەی زۆر پیر بوو تەقریبا عمری 1200 ساڵێک زیاتر بوو لەبەرەوە ڕۆی چوو بۆ جزیر و بۆتان ئەو جزیر و بۆتانە ئەمن چوون بۆ دوای کە وەفاتی کرد لەوێژ نێژرا ئەمە چوومە سەر مەرقەدی حەزرەتی نوح یعنی لێرەکانەدا ئەوەل میلەت کە پەیدا بووە لەسەر ڕووی زەمین لە دوای تۆفانەکەی حەزرەتی نوح میلەتی کورد بووە چون کاتی دەڵێن کوردستان بێشکەی دووەمی بوژانەوە و دروستبوونەوەی ئینسانە کوردستان کەواتە بۆ پێی دەڵێن کوردستان لەبەر ئەوەی ئەوەل میلەت پەیدا بوو میلەتی کورد بوو ئێمە باب و باپیرەی هەموو میلەتانی سەر ڕووی زەمینین بەدبەختی یەکەم لە بەینی خۆیاندا تەفرەقەیان هەیە ئیتیحاد و یەکێتی و یەکدەنگ و یەکدەست و یەک ڕێینین لەبەر ئەوەی بوونە سەبەبی ئەوەی کەوا غەیر غەدرمان لێ بکە تورکایە لە 120 تورک بووە لە 155 کورد بووە لە 110 ئەرمەن بووە لە 105 جوولەکە و مەسیحی بووە لە 100 چەندی دیکەشی ئیغەوارە کە هاتۆتە متەفەریقە لە ئەنجا کوتم ئەدی بۆچی وایە وتی وەڵڵا اینجا بڵێم چی تورک خۆی میلەتێکی زاڵمە بە تەبیعەتی خۆی دەیەوێت دائیمە زوڵم لە دەور و بەری خۆی بکاتن دائیماتر بۆ ئەو زوڵمەیە 50 چەکدار ڕێککەوتون هاتون بە سەردەیەکی 25 نەفەریان داداوە لە ئەو هینەیەدا ئەوی کوژرا ئەوی هەڵاتی تر ڕاستن لە دەیەکە دانیشن ئەوی کە تێیدا مابوو بۆ خەیان و خانوەکەیان و ئیتر وەلحاصل بەرا و پشتا و ئەرزی چەند هەبوو ئەو گوندەیە ئیتر خستیانە تەقسیمان کرد لە بینی خۆیاندا یعنی ناوی دینی ئیسلامیان کردوتە سۆپەرێک بۆ خۆیان بەو ناوەیەوە غەدر لە عالەمی دیکە دەکەن ئەوە شتێکی ناخۆشە نە تورکیا ئیسلامەتی تەطبیق دەکا خوا لە قورئانە دەفەرمی لا یەسخەر قەوم من قەوم عەسا ئەن یەکونوا خەیرا منهم دروست نییە هیچ قەومێکی دیکە مسەخەر کا بیخاتە ژێردەستی خۆی بەروبوومی وڵاتەکەی هین کا میلەتەکەی بە چاوی سوک تەماشا بکاتن بەڵکە ئەو میلەتە مەزلومەیە زۆر نەجیبتر و خانەدانتر و ئەسڵترە لە میلەتە زاڵمەکەی لە برادۆستان لە سیدەکان لەو منتیقەی سەدەیە کە زیاتریشە ئەوە تۆ باران دەکرێتن عالەم لە زەراعەت و فەلاحەت و هاتو چۆردا ئەمین نین چەند جار لێشیان دەکوژرێ لیان بریندار دەکرێتن حوڕێتیان نەماوە فڵان و فیسار حتا ئەمریان پێکردوون کە نابێ شەوێ مەڕ و ماڵاتان مانگا و شتتان بێتە دەرەوە یعنی لێرەکانە حیوانی شەوێ دەلەوەڕێ ینی مەمانیان کردووە ینی حوڕێتی میلەتیان نێش بە زۆر زاڵم و غەداری لیان دەکرد ئەنجا لێرەکانەدا ئێمە وەکو عالمی دینی ئەبە وەکو ئینسانی وەکو نیشتیمانی بە هەموو جۆرێکەوە ئێمە ئیستینکار و ناڕەزامەتی خۆمان بەتوندی دەردەبرین مقابل بەو حکوومەتانەی کە جیرانی میلەتی کوردن کە بەتارە قەزفمان دەکەن بە تۆ بلێمان دەدەن وەکی دیکە ئەوە کۆڵبەر لە برسان فەقیرە کۆڵبەری دەکاتن دەیکوژن ئەوە لەوێ لە تورکیا ینی دەڵێ هەر شتێک نییە بە ناوی کوردستان شتێک نییە بە ناوی میلەتی کورد یعنی لێرەکانەدا خلافی قورئان و حەدیثیش مەسەلە ئەوانە تەعاملەکەن کە خوان پێ ئیسلامە خوا دەفەرمی ئینا خەلەقناکم من ذەکەرین وەئونسا وجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم یعنی لێرەکاندا خوا دەفەرمی هیچ ئەوە هەموو میلەتانە هەموو لە ئادەم و حەوای پەیدا بوون فەرقی کەس نییە بەسەر کەسدا و بۆ کەسیش نییە زوڵم لە میلەتێکی دیکە دابکاتن لەو مەوزوعەدا ئاەتێکی زۆر بە قووەت هەیە دەفەرمی لا یەسخەر قەوم من قەوم عەسا ئەن یەکونوا خەیرا منهم نابێ هیچ میلەتێکی دیکە مسەخەر کا بیخاتە ژێردەستی خۆی و بیچەوسێنیتەوە بەروبوومی وڵاتەکەی بخوا و میلەتەکەی بە زەعیفی و زەلیلی لە ژێردەستی خۆیدا بهێڵێتەوە ئەنجا لێرەکانەدا ئێمە دەخوازین خوا ئەو میلەتەمان ڕزگار بکە فقط ئەو میلەتە سیفەتێکی ناڕەسەنی هەیە ئەویش ئەوەیە یعنی برا
باوەڕی بە برای خۆی نییە ئامۆزا باوەڕی بە ئامۆزای خۆی نییە لێرەکانەدا ئەوانە کاموو یەکدیگیر بن میلەتی کورد تقریبا 40 ملیۆنە یعنی لێرەکانەدا 40 ملیۆن دەتوانی هەموو شتێکی بۆ خۆی فراهەم کات و وەدەست بێنی خوا تەوفیقیان بدا خوا یەکدیگیریان کات و هەستی کوردایەتیان ببزوێ بەداخەوە هەرکەس خەریکی دەوڵەمەندی خۆیەتی و خەریکی مەسلحاتی نەفسی خۆیەتی خەریکی مەسلحاتی میلەتەکەی نییە ترخوا چاشیان کابیان خاتە سەر ڕێگەی کوردایەتی و نیشتیمان پەری و ئینسانێتی و پیاوەتی شعر بکە هەموو میلەتان خاوەنی ئاڵا و خاوەنی سکە و خاوەنی سەفارەت و خاوەنی دەوڵەت و ئاعترافی دووەلیان پێکراوە ئیلا میلەتی کورد نەبێ خوایە تەوفیقمان دێ یارمەتیمان دێ بڕۆ دە ئینشاڵا تەوفیق دەخوازم بۆ میلەتی کورد ئینشاڵ ئەخوا ڕزگاری دەکاتن فقط شەرتی ئەساسی بۆ ڕزگار بوونیان یەک دڵی یەک دەستی یەک دەنجی یەک ڕایی نیشتیمان پەروەردەیەکی حەقیقی بکەن بە برایەتی لەگەڵ